سڵاوتان لێبێت و ئەم کاتتان باش لە بەرنامەیەکی نوێی ستادیۆم پێتان دەگەینەوە. بەرنامەی ئەمجارێ ستادیۆم تایبەت دەبێت بە دوو پاڵەوانی کورد. هەردوو پاڵەوان توانیویانە لەسەر ئاستی نێودەوڵەتی بەشداری بکەن و ئەنجام و دەستکەوتیشیان نەبێت. ئەوانش کارزان تەها لە یاری کیک بۆکسینگ و هەروەها هۆشیار عەبدوڵا لە یاری لەش جوانیە. سەرەتا جیاواز لە یاری کیک بۆکسینگ لە نێو بواری وەرزش خۆت گەیشتوتە ئاستێکیش کە کەم کەسێ لەو ئاستا واز لە یاری تۆپی پێ بێنێت و ڕوو لە یاریشتر بکات. بابزانین کارەوە چی بکەم تۆپی پێی واز لێهێنا و دواتر ڕووی لە یاریەکانی تری وەرزشی کرد. سەرەتا سوپاسان ئەەکەم بۆم دەرفەتە سەرەتا دەستپێکردنی ژیانی وەرزشیم نەگەڕێتەوە بۆ یاری تۆپێن دوو گۆڵی. سەرەتا کە دەستم کرد بە یاری لە فئەی ناشئینەوە دەستم پێکرد لەگەڵ یانەی وەرزشی سیروانی نوێ ئەو کاتە لەگەڵ مامۆستا ئالانی خۆشەویست. دواتر چوومە خولی لاوانەوە بەرز کرامەوە نزیکەی ساڵە دوانیش لەوێ یاریم کرد و تا گەشتمە قۆناغی ئەوەی کە بچمە ممتاز و یاخود بەرزکردنەوە بۆ دەرەجەیەک بەڵێ. دواتری تر بەهۆی خوێندن و کۆمەڵی هۆکارەوە نەمتوانی بەردەوام بم و لە هەمان کاتا لەو کاتی کە یاری دووگۆڵی مەکرد یاریزانی ساحە و مەیدانیشم لە هەمانیانە لەگەڵیانە بەشدار بووم و بەشداری تەمرین و ڕاهێنانەکانیان بووم. بەڵێ کارزان دیارە گەیشتوتێتە ئاستێک لە تۆپی پێەیە کەم یاریزان هەیە لەو ئاستە واز بێنێت یاخود واز لە وەرزشە بێنێت و لە بوارێشتر بکە ئەو کارەوەی کە تۆ واز لە تۆپی پێهێنا بۆچی ئەگەڕێن تۆ پێدوانە بوو لەو سەردەمەیە زیاتر هەر لاوێک یاخود ناڵێک ڕووی لە بواری وەرزش کردا بە تۆپی پێ دەستی پێ کرد و خەونی تۆپی پێ بوو. زۆر ڕاستە وەک هەموو مناڵێکی کە منیش هەر هیوایەتمەوە بکە لە تۆپی پێ بتوانم جێدەستی خۆم دیاریکەمەوە بمە یاریزانێکی باش بەڵام بەداخەوە نەگونجاوە جا بەهۆی کۆمەڵی هۆکارەوە کە لەو ساڵەیە من کە شەشم تاو کرد سلێمانیم بەجێهێشت بۆی خوێن و کۆمەڵی هۆکارەوە نەمتوانی بەردەوام لەگەڵ یانەکەمە بۆیە پەیوەندیمان پچڕا کاتێکیش کە هاتمەوە تەمەنیەوەم نەماوە یاخود وەریان نەئەگرتمەوە گەر بڕۆشتمە چکە لەوانەیە ئاستم گۆڕانێکی زۆری بەسەرا هاتە بێ. لە گۆڕەپان و مەیدانیشە بە هەمان شێوە گەیشتوویتە ئاستێک بەشداری پاڵەوانتی بکەیت؟ لە گۆڕەپان و مەیدانیشە بە هەمان شێوە بەشدار بووم بەڵام وەک تەجروبەیە کە یەکەم جار ویستم بەشدار بم لەگەڵ مامۆستا ئارامی خۆشەویست بەداخەوە بەهۆی ئیسابەیەکەوە نەمتوانی بەشداری پاڵەوانێتەکە بکەم بەڵام لەگەڵیانە هەڕۆشتم بۆ پاڵەوانێتەکە بەڵام لەوێ تووشێ و ئیسابە بووم نەمتوانی بەشداری پاڵەوانێتەکە بکەم. دوای ئەوەی کە خۆت باس لەوە کرد بەهۆی خوێندنەوە وازن لە تۆپی پێ و گۆڕەپان و مەیدان هێنا چۆن لە کاتی گەڕانەوە کیک بۆکسینگت هەڵبژات ئەمەش پێویستی بە مەشق و ڕاهێنانە پێویستی بە ئەزمونە هەر پێویستی بۆی ڕاهێنەریشیش پشتت بگرێت و بۆی بتوانی مەشق و ڕاهێنان بکەیت. زۆر ڕاستە کاتێک کە گەڕامەوە بەهۆی ئەوەی کە پێشتر یاریزانی دوو یاری بووم دوو یاری جیاواز بۆیە کێشی لەشم زۆر کەم بوو. کاتێک کە هەستم کرد کێشی لەشم زیادی کردو بەڕاستی زۆر نامرتاح بووم لەگەڵی بۆیە پەیوەندیم کرد بە سنتەری جێفجیمە و کاتە مامۆستا تاریق و مامۆستا سامان سەدیقی لێبوو بۆ دابەزانی کێشی لەشم پاشەوەی کە مدەتێکی کەم بەردەوام بووم هەردوو مامۆستا پێیان باش بکە بەردەوام بم چکە لە یاریەکە توانیم زۆر بە شێوەیەکی خێرا پێشکەوم بۆیە تر بەردەوام لە کیک بۆکسین و دواتر بەشداری پاڵەوانێتەکان. تۆ لەو کاتەی باس لەوە ئەەکەیت کە تەمەنت بەسەر چوو بۆ تۆپی پێ بەڵام بۆ گۆڕەپان و مەیدان دەتوانی بەشداری بکەیت و جارێشتر بگەڕێتەوە نێو ڕکابەریەکان. بۆ گۆڕەپان و مەیدانش بە هەمان شێوە نەمەتوانی بە حکمەوەی کە من لەو کاتی یاریزانی گۆڕەپان و مەیدان بووم کێشی لەشم زۆر کەم بوو بە
حکومی باڵایکی بەرز و کێشێکی لەشی کەم من یاریزانی یەکباز و سێباز بووم بۆیە کاتێک کە کێشی لەشم زیای کرد بێگومانە و توانایشم نامێنێت کە بتوانم بەشداری یەکباز و سێباز کەم بۆیە نەگەڕامەوە سەر کیک بۆکسینگ پێویستی بە ئەزبوون و پێویستی بە شارەزای وەروە چەند قۆناغێک هەیە بۆ ئەوی بگەیت ئاستی پاڵەوانەتەکان تۆ قۆناغانە بە شێوەیەکی خێرا بڕیوە و گەیشتوتە ئاستێک کە توانیت لە سەراستی کوردستان و بە هەمان شێوە سەراستی عێراقیش ڕکابەری بکەیت. ئەوەی جێی دەستخۆشیە ئەمە لێرە دەستخۆشی لە مامۆساکانم بکەم چکە بەڕاستی لێ هاتووی ئەوان کە بتوانم بە شێوەیەکی زۆر خێرا پێشکەوم بە تایبەت مامۆستا تاریق و مامۆستا سەمەن لە سەرەتاوە کە زۆر دەستیان گرتم بە تایبەت مامۆستا تاریق زۆر هەوڵی یا لەگەڵ ما تاکو پێشکەوم و دواتر پەیوەندیم کرد بەیانی وەرزشی ئاشتی لەوێژ مامۆستا سیروان لەگەڵ ما بەردەوام بوو بە هەمان شێوە توانیم لە دوای یاریکردن لە دوای 5 مانگ بەشداری بتوڵی کوردستان کەم پلی یەکەم بەدەست بێنم دواتر هەنگاوم نا بۆ پێشتر بەرەو عێراق ڕۆشتم و هەتاوەکو ئێستا بەردەوام لە ساڵی 2017 بۆ جاری یەکەم لەسەر ئاسی عێراق توانیم پلی یەکەم بەدەست بێنم و لەو ساڵەوە بەردەوام هەموو ساڵە تا ئێستا خۆشبەختانە توانیمە پلی یەکەم بەدەست بێنم. لەو ساڵەش بۆ ڕیزی هەڵبژاردەی عێراق بانگەشت بە هەمان شێوە لەو ساڵە هەڵبژێران بۆ ڕیزی هەڵبژاردەی عێراق. بەڵێ هەڵبژاردەی عێراق بەرزترین ئاستە کە یاریزان پێی ئەگات لەسەر ئاستی وڵاتانیش بە هەمان شێوە هەڵبژاردەی نیشتیمانی هەڵبژاردەیەکە خەونی هەموو یاریزانێکە تۆ لەو ساڵەوە لەگەڵ هەڵبژاردەی عێراقی تا چەند توانیتە لەگەڵ ئەو هەڵبژاردێ پەرە بە ئاستت بدەیت بە تایبەت کە ڕاهێنەری جیاوازتری هەیە کەمپ و مەشق و ڕاهێنانی تایبەتی هەیە یاخود بەشداریکردنی دەوڵەتیشی هەیە. بەڵێ ئەوەی ڕاستی بێ لەگەڵوانە چەندین جار بەشداری مەشق و ڕاهێنانم کردووە وەکو دەورەی تەدریبی وە بەردەوامم لەگەڵیانەوە هەروە پاڵەوانتی دەرەوە لە پاڵەوانەتی ئاسیام لەگەڵ ئەنجام ماوە وەکو پاڵەوانەتی کورگستان و پاڵەوانتی ئاسیا لە وڵاتی کورگستان ساڵی 2010 کە توانیم 2 مەدالیا بەدەست بێنم پلەی دووەم و سێیەم و بە شێوەیەکی باش ینی کۆمەڵێ معلوماتی زۆر باشم لیان وەرگرتووە کە توانیمە پێشکەوم تایەوە فەرقێکی زۆریش لە بینی ئێستا و ڕابردووە ئابینم بەهۆی ئەوەیە کە کۆمەڵێ خیبرە هاتوۆتە سەرەوەی کە پێشەوە بڵێن گۆڕانکاری لە شێوازی یاریکردن و بەڵێ ئەقڵێتی یاریکردن و ئەمانە هەمووی دەوریە چکە پێویستە بە چەند قۆناغێکە بۆ ئەوەی کە تۆ بتانی لەسەر حەلەبە بە شێوازێکی هادی یاری بکەی نەشڵەژەی چکۆمانە هەمووی زەختی نەفسیە لە کاتی بتوڵاتە تووشی یاریزانە بێ بۆیە بە تێپەڕبوونی کاد و یاریکردن وردە ئەو سرێسان لەسەرەکەمە بێتەوە فێرەبی کە بتانی بە شێوەیەکی باشتر پێشپێت و یاری بکەیت. کارزان تۆ گەیشتوتە ئاستێک ئێستا بەشداری نێو دەوڵەتیشتە بوو لەگەڵ بژاردی عێراق کاتی خۆی وتەیەکی باو هەبوو کە هەر یاریزانێک لە یاری ژنەرەی بەرگری کاتێک ڕوو لەو یاریەکە زیاتر ڕۆحێتی شەڕانجێزی لە ناخیا هەیە و ئەکات کە ئەو یاریە بکات بۆ ئەوی ئەو شەڕانجێزی خۆی خاڵی کاتەوە بەڵام ئێستا بۆ چونێشتر هەیە ئەڵێ کاتێک مرۆڤ یاخود هەر کەسێک دووچاری هەر خەمۆچیەکە بێت بێتاقەتێک ئەتوانێت یاریکێک بۆ کەس زیاد تایکواندۆ کۆمەڵی لەو یاریانەکە بۆی ناخی ئاسوودە بکات و ئەو شەڕانجێزی لە ناخێتی هادی ئیکاتەوە. زۆر ڕاستە چکە ئینسان هەموو مێشکی مرۆڤ کۆمەڵە هۆرمۆنات دەریاکە ئەویش عەسەبیەت و تووڕێی و هەموو شتێک تۆ توانی بێیت لە کاتی تووڕێیە خود لە کاتێکی ناجێژیری مێشک تابیرکردنەوە تاتوانی بێ لەسەرم چیسە خۆت خاڵیکێت و کە یاریەکەیت ئەتوانی بە زەربەکانە هەموو ئەو تووڕێی لە لەشتا هەیە دەریکەی لە مێشکتا هەیە دەریکەی بۆیە من بڕوام وایە ئەو کەسانەی کاری هونەرە جەنجەکانەکەن بە پێچەوانەوە کەسانی لە جیاتەوەی شەڕانجێز و تووڕە بن کەسانی زۆر لە سەرخۆ و هادئترن و تەسەورەکەم مێشکیشیان سافتر بێ ئەنی بە حکومەوەی کە خۆم تا ئێستا کۆمەڵە یاریزانم لایەوە ئەو کەسانی لە دەوروبەرم و هەم خۆشم ینی کەسێکی عەسەبی نیم هەستەکەم ئەم یاریە زۆر هاوکارمەوە بۆ ئەوەی کە کەسێکی تووڕە کاتێک ڕوود لەو یاریەکە تۆ تەنها خۆشەویستی وەرزش بووە یاخود ڕۆحێتی شەڕانجێزیت هەبووە بە پێچەوانەوە من هەتا ئێستاش ینی کەسوکاری نزیکی خۆمەڵەن چۆن نەتوانین شەڕ ینی بە حکومەوەی کە هیچ ڕۆحێتێکی شەڕانیم نەبووە لە ژیانمانی چکە بە تەمەنم لە دەرەوە یا لە شوێنانی تر نەمتوانیەوە بەکاری بێنم ئەم شتا بۆیە کە ئەم وەرزشەش مەڵ بژاردووە توانیمە بەردەوام بم وەک وەرزشە سێرم کردووە نەگوکەوەی کە تەسیر لە کەساتی من بکات لە دەرەوە بەکاری بێنم یاخود لە شوێنە جیاوازەکان
خۆمی پێ بنوێنم بە پێچەوانەوە وەکو وەرزشێک و هەر یاریێکی تر ئەگەر ئەمەش نەکەمە بێم یاری ئاسن بکەم یاری فیتنس بکەم یاری مەلەوانی بکەم ئەنی بۆیە ئەمیش هەر بەشێکە لە وەرزش بە بڕای من کەواتە لە نێو حەلەبە کاتێک ڕوبەڕووی یاریزانێک کەویتەوە ئەو کاتە ناخت هەست بە ئازارەکە بەرامبەرەکە دەخەیت یاخود لێدای لە ناو بەر کە پێڵێن زەردە قازێ و کۆمەڵی لەو لێدانانە سەرکەوتن تۆمارەکە زۆر ڕاستە ینی پێت ناخۆشە بەڵام دوجار هەر وەرزشەوە لە دوای یارێکەش تۆچی دەستخۆشی لەو کەساکە باوشی پیاکەیت وە بگرە لەوانێ بن بە هاوڕێی زۆر نزیکیش لە دوای یارێکە بڵێ لە ڕابردوودا ئەوانەی کە لە چێشی تۆ بوون ڕوبەڕووی گرفتێک ببوونەتەوە کە یاریزانی بەرامبەریان کەم بوو لەو چێشە نەیانەتوانی لەسەر ئاسی عێراق و کوردستانیش ئەو هێز و توانیان هەیە تاقی بکەنەوە لە بەرامبەر چەند یاریزانێکی ئازبەرز و بۆیە کاتێک ڕویان لە دەروی عێراقەکە دووچاری کێشا بوونەوە ئێستا تۆ کێشەیەت هەیە یاخود یاریزان هەیە بۆی بتوانی ڕوبەڕووی بیتەوە پێش من کاک هاوبیر عەبدوڵڵا دکتۆر هاوبیر لە یاریزانی هەڵبژاردەی عێراق بوو بۆ وەزنی قورس و دوای ئەویش خۆشبەختانە من توانیم بچمە شوێنەکەی کاتێک وازی لە یاری هێنا لە ڕابردوو تا و لە ئێستاش ئەو کێشەیە هەیە لە ناو هۆڵەکانە وەزنی قورس کەمە بە شێوەی پێویست نییە ئەو کەسێک کە وەزنی قورسە لەوانەیە باڵایەکی گونجاوی نەبێ یاخود کێشێکی زیادەی لەشی زۆری هەبێت تەنها هاتبێ بۆ ئەو مەبەستە ئەو کێشەی لەشی زیادەی لاباد یاخود بۆ نمونە هاتووە تەنها بۆ خۆشی خۆی بۆ پاڵەوانەتی نەبێت چکە بە حکمی ئەو کەسانی کە لە وەزنی قورسان تا حدێک بەرکەوتنیان قورسە یا بەردەوامبوون و مانەوەیان لە یارەکەی قورسە بە حکمی ئەو زەربانی بەرەکەوێ زەربەی قورسن بۆیە لە ئێستاشە بە هەمان شێوە ئەو کێشەیە هەر هەیە بەڵام توانیت پارێزگاری لە پلەی یەکەمیەکەت پێ لەسەر ئاستی عێراق و بە هەمان شێوە بەشداری نێودەوڵەتیشتە بۆ لەگەڵ هەڵبژاردەی عێراق بەڵێ هەم لەگەڵ هەڵبژاردەی عێراق بە هەم لەگەڵ یانی وەرزشی ئاشتیش بەشداری پاڵەوانەتی نێودەوڵەتیم کردووە و هەر بە شێوەی پرۆفیشناڵیش بە هەمان شێوە بەشداریم کردووە هەر ساڵی 2017 حوتی سێ بۆ 11 سێ لە وڵاتی ئێران بەشداری پاڵەوانەتی نێودەوڵەتیم کرد توانیم پلەی یەکەم بەدەست بێنم و 26 نۆش بەشداری پاڵەوانەتی نێودەوڵەتیم کرد بە شێوازی پرۆفیشناڵ لەوەش ئەتوانیم سەرکەوتوو خۆشبەختانە کامانە لە دەرەوەی هەڵبژاردەی عێراق بوون. کیکبۆکسین چەند ستایلێکی یاریکردنی هەیە تۆ توانیتە لەو ستایلانەی تریشە بە هەمان شێوەکو یەک هاوسەنجی ڕابگریت و ئاستێکی بەرز پێشەش بێ پێم وابێ لە کیکبۆکسە هەشت جۆر ستایلمان هەیە لە یاریکردنا فول کۆنتاکت لایت کۆنتاکتە سیمی کۆنتاکتە های کیکە لەو کیکە کەیوەنە میوزیکەڵ فۆرمە بەم شێوانە هەر یاریزانێک پێویستەکە لەسەری کە لە جۆرێک ئەگەر باشتر وایە لە جۆرە یا دوانیان ناخۆی سەرقاڵکە باشتر بێ لەوانێ بتوانێت نەتیجەیەکی باشتر بێنێ ئەنجامی باشتر بڵێ بە حکمەوەی کە بتوانێت زیاتر پەری پێبە وەک لەوەی کە لە هەر هەشت وەزنەکە هەشت جۆرەکە یاری بکە تۆ لە شێوازی پرۆفیشناڵە کە پشت بە واقعیە و دەستکەش و ئەمانە نابەستێت یاری ئەەکەی بە شێوی سەربەستر پێ دوایە ئەم یاریە مەترسی ئەبێت بۆ سەر ژیانی یاریزان بۆ یەکەمتر یاریزان ڕوو لەم بوارە ئەکات یاخود یەک شێوازە و توانندری هەموو یاریزانێک یاری بکات لە ڕاستیان ناتوان بڵێم خەتەریاتی هەیە لەسەر ئەو کەسەی یاریەکە بۆ چکە ئەو کەسەی کێت بەشداری پاڵەوانێتێک یاخود ئەم یاری ئەکا کەسانێکن کە پێشەکەەوە نەبن بە کەسێکی پرۆفیشناڵ لە ڕووی تەمرینەوە لە ڕووی بەرگەگرتنەوە لە ڕووی قووەتەوە بۆیە بە چەند قۆناغێکە ئەتوانێت بگاتە ئەوەی کە بێتە سەر حەلەبە یاریزان یاریزان ناتوانێت ڕاستەخۆ کە دەستی کرد بە یاری بێتە ناو حەلەبە و پاڵەوانێتی بەشداری بکات لەوانەیە کەم تا زۆرێک کێشەیەک هەبێ ئەم کاریگەریش بەدەر نییە لە یاریەکانی کە بۆ نمونە لە یاری دوو گۆڵی تۆپی پێەیە ئەگەر ڕێژەیە گۆرگری ئەو ڕێژەی لە تۆپی پێ ئەو جۆرە مسابەیە زۆر زیاترە لەوەی لە کیکبۆکسە هەیە بۆ بە حکمی ئەو کەسەی لە تۆپی پێ تووشی ئیسابە بێ خۆی ئامادە نەکردو بۆ ئەو ئیسابەیە بەڵام بە پێچەوانەوە لە یاری قیتالیەکانە ئەم کەسە جسمی ڕاهاتووە لەسەر ئەوەی کە زەربەیەک خوات بۆیە تەسەورەکەم هەر چۆن کاریگەری بۆ هەر وەرزشێککە هەبێ هەر بە هەمان شێوەیە بڵێ لەگەڵ هەڵبژاردەی عێراق ئەم ساڵ بێگومان پرۆگرامێکتان هەیە هەروەها ئامادەکاری ئەکەن بۆ ئەوی بەشداری لە چەند پاڵەوانێتی بکەنەوە بەنیازن کەمپی دەرەوە ڕێبخەن یاخود تا ئێستایی شتێک یەکلانە بۆ تۆ بۆی ئەو باردۆخەی کە لە وەرزشی عێراق هەیە لە ڕاستیە ساڵی پار وا بەنیاز بین بەشداری پاڵەوانەتی نێودەوڵەتی بکەین لە وڵاتی تورکیا دوای ئەوەی ڤیزەشم بۆ هاتەوە نەمتوانین ببوورە بەهۆی کۆمەڵێک کێشەی تکت و ڕۆشتنەوە بەشداری پاڵەوانێتەکە بکەم
هیوادارم ئەم ساڵوانە بێ بەڵام پرۆگرامی هەڵبژاردەی عێراق ئەم ساڵ بەشداریکردن لە پاڵەوانەتی وڵاتانی عەربی و هەروە پاڵەوانەتی وڵاتانی ئاسیا پاڵەوانەتی وڵاتانی عەربی احتیمال هەیە لە سلێمانی بەڕێوە بچێ بە وڵاتی ئاسیا احتیمال هەیە لە وڵاتی کۆریا بەڕێوە بچێ دواتریش پاڵەوانەتی نێودەوڵەتی هەیە قاڕاتی پێوترێ پێم وابێت لە وڵاتی ئەمریکا بەڕێوەچێ بۆ هەر سەرجەم پاڵەتەکان ئامادەکاری دەست پێ کردو یاخود چاوەڕێی ڕاهێنەری هەڵبژاردەی عێراق بکەیت بە دڵنیاییەوە کاتێک کە پاڵەوانێتی وایەتە پێشەوە یاخود لە ئارایە بێ من خۆم ئامادەکەم بەدەر لەوەی کە چاوەڕێی ڕاهێنەری هەڵبژاردەکە بکەم من لێرە بەردەوام لەگەڵ مامۆستا سیروان و مامۆستا هونەر لێرە زۆر سپاسیانەکەم کە هیلاکە بن لەگەڵما خۆم ئامادەکەم و بە چەند ڕۆژێک پێش یاریەکە لەگەڵ هەڵبژاردەی عێراقیشە ئامادەکاری دەست پێ بن وەکو زانیومانە تۆس ئێستا وەکو ڕاهێنەریش مەشق و ڕاهێنانەڵێتەوە چەند مناڵێکت هەیە لە بەردەستا بۆی پێیان بگەێنن ئێستا زیاتر ئەو مناڵانەی کە مەشق و ڕاهێنان لە یاری کیکبۆکساکەن بۆ ئەوەیە لەشێکی ڕێکیان هەبێت یاخود و پەروەردەکردنە بۆی لە داهاتوو ببنە بنەمایەک بۆ یاری کیکبۆکس و وەرزش لە کوردستان و عێراقیش لە ڕاستیات پێم بڵم بە هەردوو جۆرەکەیە هەنێک یاریزان هەیە لە تەمەنێکی مناڵەوە کە دەست پێکە ئیسیعابەیەکی باشتری هەیە بۆ ئەوەی کە بتوانێت جوڵەکان بە شێوەیەکی باشتر فێر بێ و هەروەها جۆرێکی تەحمل و ئەم یاریە بۆ ئەو مناڵانە ئیسفادەکەی ئەوەیە کە بۆ نمونە کەسێک یاریەکە لەو تەمەنەیە توانای بیرکردنەوەی باشترە بۆ چکەم وەرزش یارمەتی دەرە بۆ جوڵانی مێشک و بیرکردنەوەی زیاتر ئەمەش بەدەر نیە لە هەر وەرزشێکیکە بۆ ئەو مناڵانەی کێنە ئەوێ بە هەم بە شێوەیەکی تەندروسترە مێنەوە و هەم تیاشیانە بەشداری پاڵەوانەتیەکەن من هەر لای خۆم چەند مناڵێکم هەیە چەندین جار یاریان کردو ئێستا شێوازێکی زۆر زۆرجوانیان هەیە لە کیکبۆکس و لە مۆیتایشە کاتوانن بەشداری پاڵەوانەتی بکەن لە داهاتووە کاریگەری بەڕێوەچوونی پاڵەوانەتی لە کوردستان لە ساڵانی ڕابردوو بەهۆی قەیرانی دارایەوە کە چەند ساڵێک کەمترین پاڵەوانەتی چالاشی لە کوردستان بوونی ئەمە چ کاریگەریەکی لەسەر ئاستی ئێوە یاریزان دروست کرد بەڕاستی کاریگەریکی زۆر زۆری هەیە بە حکمەوەی کاتێک یاریزان دەسەکا بە یاری و لە تەمرینی خۆی بەردەوامی بۆ مدەتێکی زۆر ئەم یاریزانە پێویستەکە یاری بکە بە حکمەوەی کە ئەم یاریکردنەوە وەک ئیمتیحانێک وایە بۆ یاریزان تا خود بزانێ مستەوای لە چه ئاستێکایە و ئەمەش تەسیرێکی زۆر زۆری کردوتە سەر ئەو یاریزانم بۆ چکە تووشی ساردبوونەوە بن کە یاریان نابێت یاخود بەشداری پاڵەوانەتی ناکەن هۆکارەکەەوەی لێرە وەرزش ناتوانێت بەڕاستی ببێتە سەرچاوەیەکی ژیان بۆیە بێ لەگەڵ یاریشەکەش بکەی وە چەندین هەلیش هەبووە بۆ ئەوەی کە من بتوانم بەشداری پاڵەوانەتیەکانی دەرەوە بکەم یاخود بچمە دەرەوە یاری بکەم بەڵام بەداخۆ نەمتوانیەوە بە حکمەوەی کە نەمتوانیەوە ئیشەکەم بەجێبێڵم کەواتە ڕێگری دروست بووە لە بەتەشیت دوا پرسیارمەوەی خەونت چییە لە بواری وەرزش حەزەکەی بەکوێ بگەیت چ ئەنجام و دەستکەوتێکەکە بێ یاخود وێزگەی داهاتووی دوای یاریکردنت چی ئەبێت ئەگەر هیواتمەوە تەبعاە وەک هەموو یاریزانێکە دەست پێکە خەونمەوەی بم بە یاریزانێکی پرۆفشناڵی زۆر دیار لەسەر ئاستی جیهانی بەدەر لەوە ژەگەر وازم لە یاریکردنێ هیوادارم بتوان بمە ڕاهێنەرێکی باش کە یاریزانەکانی بەردەمم پێ بگەێنم هەم لە ڕووی پاڵەوانەتی و هەم لە ڕووی فکریەوە لە ناوخۆیان کە سوودێکیان پێ بگەێنێ هەنگاوت ناوە بۆ بیت یاریزانێکی زیانی کە خۆت ئاماژە بەڵێ بە دڵنیاییەوە چەندین جار ئۆفەرم هەبووە کە لە دەرەوە یاری بکەم وە لە ئێستاشە ئۆفەرێکم هەیە هیوادارم جوابێکی پۆزیتیڤ سەرکەوتوو بیت و بتوانیت لە داهاتوو بە خەونەکە بگەیت وەروەها لەگەڵ هەڵبژاردەی عێراقیش ئەنجام و دەستکەوتی زیاتر بەدەست بێنیت. یاری لەش جوانی لە کوردستان گرنگیەکی زۆری پێدەدرێت ئێستا خاوەن دەیان پاڵەوانین هەروەها سەدان هۆڵی لەش جوانی لە شارەکانی کوردستان بوونی هەیە ئەو پاڵەوانانە توانیویانە لەسەر ئاستی نێودەوڵەتی بەشداریان هەبێت و ئەنجام و دەستکەوتیشان نەبووە یەکێکیش لەو پاڵەوانانە وشیار عەبدوڵایە وشیار
لە ماوەی ڕابردوو توانی لە پاڵەوانتێک بەشداری بکات و هەروە ئەنجامیشی بەدەستێنا بەڵام دەست پێچیاتنە نێو بواری وەرزشی وشار جیاواز بوو بابزانین خۆی چۆن هاتۆتە نێو بواری وەرزش و هەروە سەرەتا چەند یاریەکی کردو چۆن توانیوێتی ڕێچکێک بە خۆی بدۆزێتەوە و لە یاری لە جوانی خۆی ببینێتەوە ببێت یەکێک لە پاڵەوانەکان. زۆر سپاس بۆ ئێوەی خۆشەویست. ڕاستی من ناوم هۆشیار عەبدوڵڵا ڕەسووڵە لە دایکبوو شاری سلێمانی و هەر دانیشتوو شاری سلێمانیشم. نزیکەی 15 بۆ 16 ساڵە بێ سەرقاڵم بەم وەرزشەوە. ڕاستی پێشتر یاری ترم زۆر تاقی کردوێتەوە بەڵام 2000 خۆم لەم یاریە تاکێدا بینیەوە کە ئەوە بوو کە ئەنجام و نەتیجەی باشیشم هەبووەتیایە. چۆن ڕوود لە بواری یاری لەش جوانی کرد کە ئەو یاریە یاریەکی جیاوازترە یاریەکی تایبەتە پێویستی بە کۆمەڵی ڕێنمایی و هەروەها خەرجی زیاتریش لەگەڵ یاریەکانی ترە. وەڵایی هەر لە مناڵیەوە ئەمە هیوایەتێکی مناڵیم بووی تر ڕاستی زۆر هۆکار هەبوو یەکێک لەوانە ئارنۆڵدی ئەفسانەی لەش جوانی کیڤن ئەمانە بەڕاستی هاندەر بوون بۆ من کە ئەمبینی بەم لە شولارە جوانەوە ئیتر ڕاستی منیش حەزم کرد هەموو هیوایەتێکی مناڵیم ئەوە بوو بەو شێوەیە دەرکەوم. زۆربەی یاریزانانی کورد کاتێک لیانە پرسید بۆ ڕوود لە یاری لەش جوانی کردو یەکێک لەوە کارەکانی سەرکردنی فیلمەکانی ئارنۆڵدە. بەڵێ ڕاستە. ڕاستی ئەم فلیمانە و ئەم ئینانە هۆکارێکی سەرەکی بوون کە زۆر یاریزان ڕوویت کردوتە ئەم یاریە ئەمیش هەم لە ڕووی دەرونیەوە یاریێکی ئارامبەخشە هەم لە ڕووی ئەوەی جەستەیەکی جوانت پێبەخشێ و دەرکەوتوتری لە ناو خەڵکا و جیاوازتر دەرەکەی بەڕاستی ئەمە هۆکارەکەی. لەو ماوەی کە خۆت ئاماژەت بۆ کرد یاری لەش جوانی ئەەکەیت تا چەند بەشداری لە پاڵەوانتیەکان کردووە ئەنجام و دەستکەوتە بۆ گرنگجیت بە بەشداریکردن داوە لە پاڵەوانتیەکانی شاری سلێمانی و کوردستان و عێراقیش. باڵێ ڕاستی لە سەرەتا من کە ڕوون کردە ئەم یاریە وەکو هیوایەتێک ڕوو کرد وەکو جەستەیەکی باش و جوانم هەبێ و ئامانجم پاڵەوانێتی نەبوو بەڵام زۆربەی یاریزان ئەکەونە ئەم دۆخەوە کە ئەبینێ ئەگاتە ئاستێکە ئیتر لەشی پێویستی بە زیاتر دەرکەوتنە ڕۆکاتە پاڵەوانێتەکان یان زۆر کەسیشەیە هەر لە سەرەتاوە بەو ئامانجە دەسەیاتەکە دەسەیات ڕۆکاتە ئەم یاریە و دەسەیاتە یاریەکە با بڵێ کە بەشداری پاڵەوانێتەکان بکە بەڵام من لە ڕاستیات جیاوازتر بوو چکە سەرەتا هەر بۆ خۆشی خۆم و بۆ تەندروستی و دەرکەوتنی لەشم بە شێوەیەکی جوان بوو ئاوەڕم کردە یاریەکە بەڵام ئیتر دوای خۆی ڕاتەکێشێ بەرەو پاڵەوانێتەکانی ڕایکێشایی وەرەو پاڵەوانێت. بەڵێ ئەرەوەڵا ڕاستی لە 2015 بەشداری پاڵەوانێتێکم کرد پلەیەکی وان بەدەست نێنا بەرچاو بێت چکە یەکەم پاڵەوانێتیم بوو عادەتەن یاریزانی لەش جوانی کە بەشداری پاڵەوانێتیەکان لە یەکەم پاڵەوانێتیە تەنها بینینی ستەیجە ئەوە نییە یەکسەر نەتیجە بەدەست بێنێ. زۆربەی یاریزانەکان بەم دۆخایەتە پەڕن گرنگ کۆڵەدانە ئەو یاریزانەی کە لە یەکەم هەنگاویە شکستێنێ گرنگەوەی کۆڵ نەدا چکە کە کۆڵیدا سارد بۆەوە ئیتر بەتەمای هیچ ئەنجامێک نەبێت لە ژیانە بەڵام من نەک سارد بوومەوە بگرە زیاتر هەوڵم ما و کۆڵی پێنەدای تو وای لێکردی زیاتر خۆت ئامادە بکەی بۆ ئەوەی لە پاڵەوانێتەکانی دوای ئەوە بەشدار بیت و نمونەشمانەوەیە کە لە پاڵەوانێتی هیندستان بەشداریت کرد و توانیت ئەنجامی شتە بێ. بەڵێ من لە وەکو بۆم باسکردی لە 2015 ئەزمموی یەکەمە بوو بەڵام کە بتەوێت هەر یاریزانێک بێوێ هەنگاوێکی باش بنێ ئەبێ دوو هەنگاو بڕواتە دواوە بۆی هەنگاوێکی باش بنێ ڕاستی من ساڵێکی ساحەتم کرد لە 2017 بەشداری پاڵەوانێتی سلێمانیم کرد توانیم پلەی یەکەم بەدەست بێنم لەو پاڵەوانێتەیە لە کێشی 80 کیلۆگرامە ئیترەمە هاندەر بوو بۆ زیاتر بەرەو پێشچوونم ڕاستی لە 2019
هەڵبژاردەی عێراق بانگەوازێکی کرد بۆ ئەو پاڵەوانانەی کە ئەنجام و دەستکەوتیان هەیە لەسەر ئاسی پارێزگاکانیان ئەتوانن بێن خۆیان پاڵێون بۆ پاڵەوانەتەکانی دەرەوەی عێراق. ئیتر ئەوەش بوو من وەکو یەکێک لەو پاڵەوانانە چوم ئیختیبارم کرد لە بەغا. قۆناغەکانی پاڵاوتن لەوێ قۆناغێکی سەخت بوو، چکە هەم بەهۆی هاتوچۆکردن بۆ بەغا و هەم سێ مەرحەلەی زۆر قورسمان تێپەڕان، هەنێک لە برادرانی سلێمانیمان لەگەڵا بوو. ئیتر من یەکێک بووم لەو یاریزانانی کە هەڵبژێران بۆ پاڵەوانێتی ئیسپانیا لەگەڵ چەند برادری کتری کووردا. بەڵام دوجار ئەو پاڵەوانێتی ئیسپانیا نەکرا بەهۆی ئەوەی کە لە شاری بەرشەلۆنە بوو پاڵەوانێتەکە. هەرێمی کەتەلۆنیا داوای سەربەخۆیە کرد لەو کاتەیە و پاڵەوانێتەکە هەڵوەشایەوە. بەڵحاصڵ ئێمەش هەر کۆڵمان نەیە کراین بە دوو بەرەوە، بەرەیەکیان نێرا بۆ پاڵەوانێتی دووبەی وە بەرەیەکی تریشمان کە پێکاتبووین لە 4 یاریزان نێراین بۆ پاڵەوانێتی دایمۆند کەپی جیهانی لە هندستان. لەو پاڵەوانەتە پلەی دووەمت بەدەست. چ جیاوازیەک هەبوو لە نمایشەکانتان، لە ئامادەکاریتان، لەو مەشقوڕانانەی کە ئەنجامی دەن لەگەڵ یاریزانانی تری جیهانی کە بێگومان کۆمەڵی یاریزانی جیهانی ئازبەرزش تێدا بەشدار بووە؟ ڕاستی لێت نەشارمەوە، ئێمە سەختێکی زۆرمان بینی لە چوون بۆ پاڵەوانێتێ، چکە هەر لە سلێمانیەوە کە بەڕێکەوتوین 3 تەیارەمان کردووە و دوایەوە 11 سەعات لە سەیارەیە تا گەیشتوین بەو شارەی کە پاڵەوانێتەکە تایە. سەرەڕای چاوەڕێکردن لەوێ کە تا کێشان و جاکردنەوەی وەزنەکان و ئیتر لە ڕاستی زۆر هیلاک بووین. کۆمەڵی ئاستەنگی زۆر بزەبت، چکە هندستان بەڕاستی لێتان نەشارمەوە وڵاتێکی ئەوەندە پێشکەوتونیە لە بواری ڕێگەوبان و هاتوچۆوە، ئاستەنگی زۆرمان بۆ پێشات. بەڵام لەخوا بەزیابێ نەتیجەکان باش شکایەوە. ئێمە تیمی عێراق 4 یاریزان بووین، بەڵام توانیمان ئەنجامێکی زۆر گەورە بەدەستبێنین. 4 یاریزان بەڵام 4 مەدالیا، 2 ئاڵتون و 2 سلڤەر. ئەم بەدەستهێنانی پلەی دووەمیە چی بە تۆ بەخشی؟ یانێ چ بەرنامەیەکی لە ژیانی تۆ گۆڕی بۆ ئەوەی بتوانی بە شێوەیەکی جیاوازتر هەروە ئامانجێکی گەورەتر هەڵگری لە داهاتوودا کاری بۆ بکرێت و بەشداری لە پاڵەوانێتیەکاندا بکرێت؟ ڕاستە، بەڵێ من سەرەتا و یاریزانێکی هەڵبژاردەی عێراق بەشداری ئەو بتوڵەیەم کردووە کە ئەمەش شانازیەکە بۆ من بەڕاستی وڵاتێکە من نوێنەرایەتی بکەم. ئەمە دەستکەوتێکی گەورەیە بۆ من لە ژیانی وەرزشیمە. ئینشەڵا ئەمە نابێتە دوایین پاڵەوانێتی و ئینشەڵا لە داهاتووە پاڵەوانێتی ترمە بێ و بەشداری باشتری شەکەم و لەسەر ئاستی پاڵەوانێتی جیاوازەکانێتە، چونکە لێت ناشارمەوە منتەخەبی عێراق تەنها لەگەڵ IFBB ئیشەکات کە ئەمەش سنووردار کراوە، با بڵێ ناتوانێت لەگەڵ ئیتیحادەکانی ترا ئیش ناکاوەکو ئیتیحادی IFBB پرۆ لیگ و IFBB پرۆ کوالیفایر و NPC و ئەمانە کە ئەمانە خەونی گەورەتریان لە پشتەوەی بۆ گەیشتن بە پاڵەوانێتی مستەر ئۆلۆمپیا کە پاڵەوانێتی گەورەی جیهانیە. ئێستا یاری لەش جوانی بەو گرنجێک کە پێی ئەدرێت و بوونی سەدان یاریزان لەو یاریە لە هەمان کاتیشدا کۆمەڵێک کێشەی هەیە، کۆمەڵێ گرفتی هەیە یاریەکە، هەر لەوەی هۆڵێکی زۆر کراوەتەوە لە شارەکانی کوردستان لەگەڵ بوونی چەندین زۆر پرۆتین و مادە تەواوکەریەکانی خۆراک. ئێوە وەکو ڕاهێنەرێک وەکۆی کە یاریزانێکی ئێستا بەژایت نێودوڵەتەکە بووم، پێ دوایە بوونی ئەو هۆڵە زۆرانەی کە هەیە سوودی بۆ یاریەکە یاخود بە پێچەوانەوە بۆتە لایەنێکی نێگەتیڤ؟ وەکو زۆربوونی هۆڵەکان بەڕاستی ئەمە سوودی هەیە بۆ یاریزانان، سوودی هەیە بۆ ئەو کەسانەی کە باوڵەی کە ئەیانەوێت
سەحەتیان باش بێ بەڵام وەکو زۆری هۆڵ و کوالێتەکەیان ئەمە کارەکاتە سەر ئاستی یاریزانانمان بەڕاستی لێت ناشارمەوە لە شاری سلێمانیا چەندین کەسی بازرگان هەیە کە دەستیاوەتە ئەم یاریە کە ڕۆژێ لە ڕۆژان ئاسنێکی بەرز نەکردوێتەوە نازانێ ناوی دۆمبڵس و شەفت چییە بۆ نمونە شتێکی خۆشت بۆ باسکەم یەکێ لەو کۆگا وەرزشانەی کە موادی ئەم یاریە ئەفرۆشێ وتی برادێک هاتۆ بۆ لام وتوێتی ئانەختێ لەو شتانەم بەرێ وتومە ئاخر یعنی چیت بەمێ وتوێتی ئەلەم شتانە دەستی بۆ شەفت و دومبڵس و شتەکان ڕاکێشاوە لە گەوەزنەکان وتوێتی لەمانە وتمە ئاخ کاکە ئەمانە ناویان هەیە تۆ نابێ ناویان بزانی تۆ چێ مدەڕیبتە با بێ بزانم چیت ئەوێ چیت ناوێ وەڵحاصڵ ئاوای لێ هاتۆ ئێستا لە بەداخەوە کە هەر کەسێک شتێک پارەی پێ بێ هیچ لە یاریەکەش نازانێت لە چی بازرگانی بەڵێ تا چەند گرنگە ڕاهێنەری هۆڵەکە یاخود سەرپەرشتیاری هۆڵەکە یاریزانێکی ئازبەرز بێ یەکێک بێ لەو پاڵەوانانەیە کە ئەنجام و دەستکەوتی هەیە بۆی بتواندرێ هەم لە ڕووی تەندروستیەوە کە ئەزبوون و شارەزایە لە ڕۆکەی تریشەوە پێگەیاندنی یاریزان زۆر ڕاستە بەڕاستی ئەمە نەک ئەوەی کە یاریزان ئەبێتە هۆی بەرەو پێشتون بگرە ئەبێتە هۆی بەرەو دواکەوتنی و هەنێ جار لێکەوتەی خراپی لێکەوێتەوە کە یاریزان تووشی ئەنزیلاق و تووشی هەنێک نەخۆشی ترەکاکە هەتا ژیانی هەیە پێوەیە ناڵێنەیە ئەمەش بەداخەوە ئەیڵێم لەخوا بەزیابێت لە ئێستاشا ئیتحادی لە ژوانی سلێمانی هەوڵێک هەیە بۆ ڕێخستنەوەی ئەم کارانە بۆ ڕێخستنەوەی ئەم کارانە و کۆنتترۆلکردنەوەی هۆڵەکان ئیشەڵا بەشکم بیبینین لە داهاتووە کە ئەم کێشەیە چارەسەرکرابێت لایەنیشتر لایانی هۆرمۆن و پرۆتین و مادە خۆراکیەکانە ئەم زۆربوونی جۆرەکانی هۆرمۆن و پرۆتین و مادە خۆراکیەکان وای لێ نەکردوون کە سەرلێشەوانێکە بێ لەوەی جۆرێک بەکارهێنی یاخود ئەم مادەیە کامەی کوالێتی بەرزە سوودی ئەبێت بۆ ئەو یاریزانێک کە یاری لەش جوانیەکە ڕاستە وەکو پێشتر باسمان کرد ئەمیش لێر ناشارمەوە ئەمیش بۆتە بازرگانی بە ئامانجی بازرگانی زۆرتر ئەم کارانە ئەکرێ کە بەڕاستی نازانی کامە جۆر کوالێتی باشە کامە جۆر کوالێتی خراپە لەبەر ئەوەی نەسەلمێنراوەکە کە چ جۆرێک باشە بە پێی ستانداردە جیهانیەکان هەنێک مادە هەیە هەنێک شەریکە هەیە کە موادەکانیان زۆر کوالێتی و زۆر باشە بەڵام ئایا ئەو کوالێتە ئەگاتە دەزێمە ئایا چ گرنتێک هەیە کە ئەمە فەیگ نییە بەڕاستی ئێمە لەکوێ بیزانین کە ئەم موادەی کە گەیشتۆتە دەست ئێمە فەیگ نییە هیچ پێوەرێکیش نییە بۆ جاکردنەوەی عەسڵی و عادی لە یەک بەڕاست چۆن ڕێنمایی یاریزانانەکەن بۆی بەکارهێنانیان بە تابەت ڕەنگە لە هەندێک حاڵەتا بەکاری بێنە زیانی هەبێت و لە ڕووی تەندروستیشەوە کاریگەریش خراپی لەسەر دروستکات ڕاستە وڵای ئێمە بە پێی توانای خۆمان ئەوەی کە یاریزان کە بێتە لامان و بێوە ڕێنماییکەین ڕێنمایی یەکەین کە بەو شێوەی کە نەکەوێتە هەڵەوە بەڵام بەداخەوە دیسان ئەماڵم هەنێک لە یاریزانان هەڵپا ئەکات یاریزان هەیە نەگەیشتۆتە تەمەنی دیاریکراوی خۆی کە ئەم موادانە بەکاربێنێ نەگەیشتۆتە 18 ساڵ یەد ئەڵێ ئەبێ موادە تاواکەرە خۆراکیەکانم بۆ بنووسی ئێمە ڕاهێنەر کە ناتوانین ڕێنمایی بکەین لەبەرەوەی تەمەنێکی نەگەیشتۆتە ئەو تەمەنە بەڵام سەیرەکەی لەولاوە ئەچێتە دوکانێکی تاواکاری خۆراکی و لەوێ هەموو موادەکان بەدەستەهێنێت و کەس ڕێگری نییە لێ و بەکاریشی هێنێ و تۆ ناتوانیش ڕێگری لێ بکەیت پێویستە یاریزانانی لەش جوانی چەند مانگزارێک
پشکنینی گشتی بکەن بۆ ئەوەی بزانن ئەو مادە خۆراکیانەی بەکاریان هێناوە کاریگەری لەسەر تەندروستی دروست نەکردووە. بەتەکید ئەمە هەموو یاریزانێک پێویستە نەک یاریزان هەموو کەسێک لەم لە دوای 30 ساڵیەوە پێویستە 6 مانگ جارێک پشکنینی گشتی خۆی بکە بۆی بزانێت چی ئەگوزارێ لە ناو لاشەی ئەما بەڕاستی. یاریزان هەیە سەیرەکەی هاتۆ بۆ لام جسمێکی زەعیفی یعنی زۆر بێهێزی هەیە بەڵام سەیرەکەی کە فەحسی خۆی کردووە سەیرەکە چەوری خوێنی زۆر بەرزە. ئەمە هیچ پێوەرێک نییە بۆ ئەوەی کە ئەمە لەشی قەڵەوە چەوری بەرز بێ ئەمە زەعیفە چەوری بەرز بێ. لەبەر ئەوە پشکنین هەردەم باشە و ئیسفادەی لەکە. بەنسبەت یاریزانی لەشدوانیشەوە ئەوانەی کە هۆرمۆن بەکارێنن بەتەکید پێویستە زووتر کۆنتترۆلی خۆیان بکەن لەژێر ڕێنمایی ئەگەر هەبێ دکتۆر باشترە بەداخەوکە ئێڵێم دکتۆرەکانی ئێمە ئەو دکتۆرانەی کە لە بواری هۆرمۆنا ئیشەکەن ناسنە ئەو بابەتەوە خۆیانی لێنایەن ناچار ئێمەی ڕایەنەر ڕێنمایی یاریزانان بکەین کە لەوانەیە لە هەنێ حاڵەتا کە مکوڕیتی هابێ بەڕاستی وەکو پێویست نییە چکە ئێمە بە عیلمی نەما خوێندەوە بەڕاستی ئەوەی کە شارەزاین لێی بە پێی تەجروبە و ئەزمونەی کە خۆمان هەمانە ئەمەش کە مکوڕیە بەڕاستی کاتێک پاڵەوانتی ئەکرێتەوە زۆر جار ناچارن بە ناوی یانەیەک بەشدار بن یا خودەوە تاکە زیاتر ئێستا پاڵەوانتی بۆ هۆڵەکان ڕێکەخرێت. ڕاستە ساڵانە چەند پاڵەوانێتێک ڕێکەخرێت لەسەر ئاستی شارەکان و هەرێمەکان و بابڵی عێراقیش بەگشتی بەڵام زۆربیان بە ناوی هۆڵەکانەوە دەکرێت کە ئەمەتیایە یاریزان ئازادە لەوەی کە بە ناوی هۆڵی خۆیەوە بەشداریەکەیان بە ناوی هەر هۆڵێکترەوە بەڵام لە پاڵەوانێتی یانەکان یاریزان ناچارە کە بە ناوی یانەیەکەوە ماندووبوون و هاوکاری هیچ تەنانەت جاری وایە ناوی یاریزانەکە نازانێ یعنی ئەو دەستەیە کە بەڕێوەیە با ناوی یاریزانەکە نازانێت بە ناوی ئەوان شەوە بەشداری کردو و ئەنجامەکەش بۆ ئەوان ئەم ئەنجامەکەش بەتاکید بێگومان لەوەی کە تۆ جوانی لەشی ئارنۆڵد وای لە تۆ کردووە ڕوو لە یاریەکە بکەیت بە هەمان شێوە بێ خەونیشتەوە بێت لە داهاتوودا بەشداری لە پاڵەوانتی ئارنۆڵد کلاسی بکە کە ئێستا ساڵانە ڕێکەکرێت و خۆشی ئامادە ئەبێت. ڕاستە ئیشاڵڵا ئەوە خەونی داهاتوومە بێ یاریزانی لە جوانی تا ئەو کاتی تەمەنی کۆتاییەت هەر بە ئاواتەوەیە بەڕاستی چکە ئەم یاریە وەکو بڵێم شتێکی عجیب وایە کاسێتە لەشتەوە ینی کە هێتە مێشکتەوە ناتوانانی وازی لێبێنی ئەوەشی کە وازێنێ بە فترێکی کە مەگەڕێتەوە سەریارێکە هیوایەتێکی خۆشە و بەڕاستی خۆشێکی خۆش زۆر بە ئینسانە بەخش. ئێمە هیچ شتێکمانەمە خۆتە شتێک دەبێت زۆر سپاس بۆیەوە بۆ پێدانیان دەرفەتە و دەستخۆشتان لێ زۆر سپاس هیوادارین لە داهاتوودا بتوانیت ئەنجام و دەستکەوتی زیاتر بەدەستبێنیت تەروە خەونەکەشت بهێنیتە دیکە بەشداریکردنە لە پاڵەوانتی ئارنۆڵد کلاسیک.
داواکارین بەرپرسانی وەرشی زیاتر گرنگی بە پاڵەوانان دەن و بە تایبەت لە بەشداریە نێودەوڵەتەکانیان بۆ ئەوی بتوان بوونی خۆیان سەرمێن و ئەنجام و دەستکەوتیش بۆ کوردستان بهێننەوە. وەک بیرخستنەوەیەک بەرنامەی ستادیۆم ڕۆژانی دووشەممە سعات 9:05 دقیقەی شەو پێشکەش دەکرێت. ڕۆژی سێشەممە سعات 2:05 دقیقەی دوانیەوە دووبارە دەکرێتەوە. کاتێش خۆش بۆ هەمووتان.